بە هۆڵەندا ئەڵێن بەهشتی زەریبە، یعنی لە هەموو شتێکە زەریبا وەرەگرێت، لە هەموو شتێکە. بۆیە خەڵکەکەی دانیشتوانەکەی وڵاتەکەی جوانە، بەڵام ناوەخنی خەڵکەکەی حتا بڵێ بێزارە. من خەڵکانیش زۆر ئەناسم لەو منتیقانە، بەڕاستی ئەگەر ڕاستیەکەتان بۆ بدرچێن باوەڕ بکە بێزارترین قەوم دانیشتوانی هۆڵەندیەکانن و ئەو زەریبەی کە ئەوان ئەیدەن ئێمە لە ئەڵمانیا لەوانەیە بە 3 مانگ نەیدەن کەوان ساڵێکی ئەوان بەرامبەر بە 3 مانگی ئێمە هەیە. بۆ نمونە سیارە هەر 3 مانگ جارێک ئەبێ تقریبا 3 وەرقە 4 وەرقە بدەن کە ئێمە لە ساڵێکە لەوانە 3 وەرقە 4 وەرقە بدەین. وەرحاصل ئیدر هەرێکەسە و بە شتێکە و میلەتەکەی خۆی دائەدۆشێتن و باری قوڕس کردووە. ئەڵێ هۆڵەندا پاشەکە قەرزێکی ساڵی 1700ەکانە چی کرد؟ ناشتنیشی کرد بە پارە. ئێستا لە ئەڵمانیا لە ئەوروپا هەر هەمووی ناشتن بە پارەیە. بۆیە ئەو شتانێک کە پۆشاکی جینە پۆشاک و جلوبەرگ و خۆراک و خواردنەوەش دینە ئەیکا بە پارە. جگە لەوەشە هەرچی بەهای مرۆیی و بەهای ئاینی هەیە هەر هەمووی بەلاوە ئەنێت نابێ هیچ شتێک عیب بێت، هیچ شتێک حەرام بێ. بۆ چونکە حکوومەت قەرزدارە، کە قەرزدارە بۆیە بەناوی ئازادی و یاخود مافی ئافرەت و بەناوی بازاڕی ئازاد و یاخود بەناوی ڕادەڕبرینی ئازاد و بەو شتانە هەموو شتێک ئەخاتە کایەوە، ئەخاتە گەڕ بۆ دانەوەی قەرزەکەیە. بۆ نمونە بەناوی بە ئافرەتەوە هەموو ئافرەتیان لە ماڵ دەرکردووە ئەبێ ئیش بکات، چی لەبەرەکات، چی ئەکات، چی ئەخوات، شووەکات، شووناکە، لەش فرۆشیەکە، لەش فرۆشی ناکە، هەر شتێک هەموو شتێک کە ئاینیش نەبێت یاخود کابرا ئیمانداریش نەبێت. بۆ نمونە هەندێک بەهای مرۆڤی هەیە، هەموو مرۆڤێک هیچ مرۆڤێک حەزی لە لەش فرۆشی نییە، هیچ مرۆڤێک حەزی لە ئەوە نیە لە بەردەمی دیسکۆیەکە کار بکات کە کاریشەکات پێ عیبە، هەرچەندە ئیمانداریش نەبێت. ئەم بەهای مرۆییە. بۆیە ئەبین ئەم کەسە پێ لە جەرجی خۆی ئەنێت ناچارە لە جێگایەکی پیسە ئیش بکات بەس بۆی کە پارەی دەستکەوێت. حکوومەتیش بۆ ئەوەی کە زەریبەی زیاد بێتن و شتێکیش هەبێت کە زەریبەی لێ وەربگرێت، هەر وەک چۆن لە خۆراک و پۆشاکە زەریبە وەرئەگرێت، شتانش کەش ئەهێنێتە کایەوە بۆ دانەوەی ئەم قەرزانە. ئافرەتان لەشفرۆشی پێکە بە ناوی ئازادی ئافرەتانەوە بۆ ئەوەی کە لەوێش چەند ملیارێکی دەستکەوێت بۆی قەرزەکەی بداتەوە. دیسکۆیەکان نەکاتەوە بۆی لە دیسکۆیەکانیشە کۆمەڵێک پارەی دەستکەوێت کە ئینشاڵڵا هەمووتان بۆ ڕوونەکەمەوە نیشانتانت کە حکوومەت چەندە ئەم دەرگانەکاتەوە نەک لەبەر ئازادی وەڵڵی هەمووی درۆی باق و بریقە بەس بۆ دانەوەی ئەو قەرزەی کە لە سەریەتی. لە هەما کاتە حکوومەتیش لەوانەیە کەسانێک هەبن لە حکوومەت خەمخۆری میلەتەکەنە، کۆمەڵی ڕێکخرا و دروست دەبن دژی لەش فرۆشی، دژی بە بازرگانیکردن بە ئافرەتان، دژی بە بازارکردنی قومارخانەکان، دژی بە بازارکردنی مەشڕۆبەکان. بەڵام حکوومەت لەو سەرەوە قەرزدارە، هیچ ڕێگا چارێک نادۆزێتەوە ئیلا ئەبێ ئەوانەش ئیشی پێ بکات.